تەیموری ئەنفال سکاڵاکەی گەیاندە ئەمریکا. تاقانەکەی ئەنفال ڕێگای نوێ دژی باوڵ و قوبات تاڵەبانی دەگرێتە بەر. بۆچی دەڵێت تۆڵا بە سەبرا ئەمما بە زەبرە؟ جارێکی دیکە تەیموری ئەنفال کوڕی سێمی مام جەلال دەنگی دژی براکانی قوبات و باوڵ تاڵەبانی هەڵبڕی و کەیسی خراپەکاری و نادادیەکانی گەیاندە دادگاکانی ئەمریکا. دوای گرتنە دەستی دەسەڵات لەلایەن باوڵ تاڵەبانیەوە تەیموری ئەنفال کەوتە بەرهێرش و پەلاماری باوڵ و قوبات تاڵەبانی و هەوڵی دوورخستنەوەی لە ماڵی تاڵەبانی و پەراوێزخستنی درا. هێرش و فشارەکان لەسەر کوڕی سێمی مام جەلال ڕۆژ بە ڕۆژ زیادیان دەکرد. ئەمە شوای کرد تەیموری ئەنفال لە ویلایەتی واشنتن دی سی پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سکاڵا لەسەر باوڵ و قوبات تاڵەبانی برای تۆمار دەکات. تاقانەکەی ئەنفال ئاشکرای کردووە. زۆرمان هاوار کرد تا ئەمە ڕوو نەدات، بەڵام براکانمان لە کەریتەی خۆیان نەکەوتن و گویان لێ نەگرتین، بۆیە ناچاریان کردین لە ئەمریکاوە نەقیزەیان پێدا بکەین. لەسەر ڕەخنەگرتن لە قوبات و باوڵ تاڵەبانی لە ناوچەی گەرمیان دووجار هەوڵی تیرۆرکردنی تەیموری ئەنفال دراو. لە هەردوو هەوڵەکە ڕزگاری بوو. سەرەڕای هەوڵی تیرۆرکردنی قوبات تاڵەبانی ویستی لە ڕێگەی لێسەنەوەی ئۆتۆمبیل و موچەکەی برای سێمی بێدەنگ بکات، بەڵام تەیموری ئەنفال بێدەنگ نەبوو. ئەم جاریان سکاڵاکەی کوڕی سێمی مام جەلال لەسەر دوو کەیس لە دژی براکانی تۆمار دەکات. کەیسێکیان تایبەت بە دووجار هەوڵدان بۆ تیرۆرکردنی، کەیسی دووەمیشیان تایبەتە بە کیمیابارانکردنی هەڵەبجە و ئەنفالکردنی گەلی کورد. جگە لە کوڕانی تاڵەبانی تەیموری ئەنفال لە دادگای ئەمریکا سکاڵا لە دژی شاناز ئیبراهیم ئەحمەد تۆمار دەکات. تاقانەکەی ئەنفال لە کۆتاپەیامیدا بۆ براکان و بنەماڵەی ئیبراهیم ئەحمەد ڕایگەیاندووە تۆڵا بە سەبرا ئەمما بە زەبرا. بەڵێنی تۆڵەکردنەوەی لەو کەسانە دەدات کە هەوڵی تیرۆرکردنیاندا و لە ئێستادا لەسەر حسابی یەکێتی و خەڵکی کوردستان بلیاردێرن.